بەمبەستی هاندانی ئەندامانی سنووری مەڵبەندەکان و دەستخۆشی لە کارەکانیان لە ماوەی ڕابردوودا مەڵبەندی 12 شارەزووری کۆمەڵی ئیسلامی گەشتێکی ڕێخست بۆ سەرجەم ئەنجومەنەکانی سنووری ماڵباند. ئامانج لە ڕێخستنی گەشتەکە بۆ نزیکبوونەوە لە گیانی برایەتی و یەکترناسینی ئەندامانی ئەنجومەن و لە مەراسیمێکی تایبەتیشدا سوپاس و پێزانینی مەڵبەند پێشکەشی ئەنجومەنەکان کرا کە بەبێ ماندووبوون و کارەکانیان بە سەرکەوتووی ئەنجام داوە. ئێمە پێمان خۆش بوو لە گەشتێکی ئاوها تایبەتە سوپاس و پێزانینی خۆمان دەرببڕین بۆیان و ڕێزلێنانێکیان پێ ببەخشین. لە مێژە ئێمە بەنیازی ئەو گەشتە بووین بەهۆی ئەو بارودۆخ و وەزعی کە هەبوو لە هەرێمی کوردستان و هاتنی ئەو نەخۆشیە ئەندازەیەک گەشتەکە دواکەوت. بەڵامی تر پێمان خۆش بوو بەهۆی ئەوەی کە لەم دەڤەرەژە الحەمدوللا وەزع و بارودۆخەکە ئاساییتر و باشترە، نەخۆشیەکە کەمترە. پێمان خۆش بوو ئێمە لەوە زیاتر دوای نەخەین و لە خزمەتیان نابین و الحەمدوللا ئەمڕۆ ژمارەیەکی بەرچاو نزیکەی 60 برایەک ئامادە بوون. ئەندامانی ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی لە سنووری مەڵبەندی شارەزووری کۆمەڵ لە بەرامبەر سوپاس و پێزانین بۆ ئەندامەکانی سنووری ئەنجومەنەکان ئەندامان بەوا کارێک خۆشحاڵن و ئاماشە بەوە دەکەن بە بێ بەرامبەر و بەبێ ماندووبوون لە ماوەی ڕابردوودا هەمیشە لە خزمەتی کاروانی ئیسلامی دابوون و لە پێناو خزمەتگەیاندن بە دین و ژینی هاوڵاتیانی هەرێمدا. وی کە تا ئێستا لە کۆمەڵی ئیسلامی بینی بێتمان بەس ڕازگۆی مابینی و هەڵوێست و موقیفەکان لە بەرامبەر خەڵکی هەژار و نەدار و ئەوانە کە بینیمانە و قسەمان بەستەنێ ئەوەی بەردەوامە بین هەتا بتوانین لە کۆمەڵی ئیسلامی بەردەوامی ئەتوانین لەمە نەبوونتر و لەمە نەدارتریش بێ ئێمە هەر برە ئەدەین و زیاتر گەرم و گوڕتر و زیاتر بە ئیشکردن ماندوو نابین. سوپاسی مەڵبەند دەکەین کەوا ئەم گەشتیان ڕێخست بۆ ئەندامانی مەڵبەند هەموو ئەنجومەنەکان دەربەن و پێنجێن و ئەربەت و سەیسایر سوپاسیانەکە ئێمەیان بیر بوو لە ماوەیەک شتێکمان نەبینیەوە و کۆمەڵێک هەواڵ و زیانیاری وەکو بڵێ حیزبیان پێداین و بەهاوەکو بەهارە گەشتێکیش بوو یەکبینینێکمان کرد و مدەتێکە دانیشتشمان نەکرد بوو. کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو پارتێکی ئیسلامی لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان هەمیشە بەوە سەربەرز بووە کە ئەندامەکانی بەبێ بەرژەوەندی دنیایی لە پێناو سەرکەوتنی پرۆژەی کاری ئیسلامی بەبێ ماندووبوون و شەونەخونی کاریان کردووە. دەستخۆشی و خەڵاتکردنی ئەندامەکانیش زیاتر هەنیان دەدات بەردەوامی بۆ ڕێبازە بدەن. سوەی محەممەد، کەناڵی پەیام، گوندی سەرگەد لە سنووری هەورامان.